ئۆپراسیۆنی هێزە عێراقیەکان بۆ کێوماڵکردنی سنووری داقوق و گوندەکانی دەوروبەری دەستی پێکرد. ئۆپراسیۆنەکە لەژێر چاودێری ڕاستەوخۆی مستەفا کازمی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق و بە هاوبەشی نێوان هێزەکانی بەرپەرزانەوەی خێرا و پۆلیسی ئیتیحادی و سوپای عێراق و حەشتی شعبی لە چوار قۆڵەوە بەڕێوە چوو. جێگەری فەرماندەی لیوای هێزەکانی بەرپەرزانەوەی خێرا پێی وایە ئەم ئۆپراسیۆنە تا ئاسێکی باش ئەمن و ئاسایش لە ناوچەکە بەرقەرار دەکات. تعرف هاي المناطق مفتوحة وغير ئەم ناوچەیە دەشتاییەکی فراوان و کراوەیە و داخراو نییە. لە ماوەی ڕابردووشدا لە چەکدارانی داعش پاک نەکراوەتەوە، بۆیە دەتوانن بەباشی سوود لە فراوانبوونی ئەم ناوچەیە ببینن و هێرش بۆ سەر هێزە عێراقیەکان لە گوندەکانی ئەم نزیکانە ئەنجام بدەن. بە دڵنیاییەوە ئەم ئۆپەراسیۆنە کاریگەری باشی لەسەر بەرقەراربوونی ئاسایش بۆ ناوچەکە دەبێت. ئۆپراسیۆنەکە وا بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت و سەرجەمە و ناوچانە کێوماڵ بکرێت کە داعش دەتوانێت سوودی لێ ببینێ بۆ چالاکیەکانی. فەرماندەیەکی هێزە عێراقیەکان ئاماژە بەبوونی ئەمانگی نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە دەکات لە سنوورەکە بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش. قطعات كلها يعني الحمد لله بتجانس كبير. هەموو هێزەکان پەیوەندی باشیان هەیە، بۆیە ئەمڕۆ ئەم ئۆپەراسیۆنە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق بەڕێوە چوو. ئەمە شۆکارێکە بۆ بەرزبوونەوەی وزەی هێزەکان لە سنوورەکە. هەماهەنگی پتە هەیە لە نێوان هێزەکانی سنوورەکە. فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک ڕۆڵی باش دەگێڕێت لە هەماهەنگی نێوان هێزەکان و ڕۆڵی گرنگ لە سەرکەوتنی ئەم ئۆپەراسیۆنەدا هەیە. لەگەڵ ئەوەش لە سنوورەکانی پێشمەرگە هەماهەنگی باش هەیە و لە زانیاریەکانی هەواڵگیری و ئۆپەراسیۆنی سەربازی هەماهەنگی باشمان هەیە. ئەمەش ئەوە دەردەخات هەماهەنگی باش لە نێوان هێزەکانی فەرماندەی هێزە هاوبەشەکانی کەرکووک هەیە. دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە داعش توانیوێتی خۆی زیاتر ڕێک بخاتەوە و ناوە هێرش بکاتە سەر هێزە عێراقیەکان. بۆشایی ئەمنی لەم ناوچانە وای کردووە ڕۆژ بە ڕۆژ جموجۆڵی چەکدارانی داعش زیاتر بێت. هەر بۆیە هێزە ئەمنی عێراقیەکان لە هەوڵدان ئەو جموجۆڵانە بنەبڕ بکەن و ئەمن و ئاسایش بۆ دانیشتوانی ئەم ناوچانە بگێڕنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، دەشتایەکانی قەزای داقوق.